وەکو زانیاریەک بۆ بینەرانتان لە بەرواری 2/3/2020 هەر لە سەرەتای دەرکەوتنی کۆڕۆناوە لەژێر چاودێری ڕاستەوخۆی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کراوەتەوە. دیارە ئەم کلینیکە هەر لەو کاتێککە کراوەتەوە لە ڕۆژانی پشوشدا، لە ڕۆژانی بۆنەکان، لە ڕۆژانی جەژنا کراوە بۆ بە هیچ ڕۆژێک دانەخراوە. ئەو نەخۆشانی کە سەردانی ئێماکەن دیارە چەند جۆرێک خزمەتگوزاریان پێویست پێشکەش ئەکرێت. طبعاً ئێمە بۆ خزمەتگوزاریەکان ئەین لەسەر جۆری نەخۆشەکەیە. طبعاً نەخۆشمان هەیە کە ئێمە لێرە چی بۆکەین، تەنها فەحسی خوێنی بۆکەین، فەحسی سەرەتایی خوێن کە هەنێ نیشانی ڤایرۆسەکە هەیە لە فەحسی سەرەتایی خوێنە دەرەکەوێت کە ئەمەش فەحسی CBC و بۆ کۆمەڵێک لە نەخۆشەکانمان ئەکرێت. فەحسێکی کەمانەیە کە پێوتێ ڕاپید تێست، ئەمە بۆ دیاریکردنی مەناعەی کەسەکەیە، ئایا کەسەکە مەناعەی دروست بووە بۆ ئەم ڤایرۆسەیە خود دروست نەبووە. ئەمە بۆ ئەو کەسانە ئەکرێت کە ڤایرۆسەکەیان گرتووە، تیان پڕانەوە ئێستا ئەیانوێت پلازما ببەخشن. فەحسێکی کەشمانەیە ئەمە کە فەحسی دووتەکەی پێڵێن لە ناوخۆسەکان نەیسەڵ سواب بۆ کەسان ئاکرێت کە ئێمە گومانەکەین کۆڕۆنایی هەبێت بۆ دڵنیابوونەوە فەحسی نەیسەڵ سوابی بۆ نێرین.